پێنجوێن شارێکێ باشوورێ کوردستانەیە، خودی مێژووەک دێرینە، نزیکترین مێژووە دروستبوونا ئەڤی باژێڕەی ڤەدگەڕێت بوو چاخێ 16 دناوا ئەvê دەڤەرێدا کەسێک تێدا هەڵدکەویت بناوێ موفتی پێنجوێنی. پێنجوێنی ئەدبیتە کەسایەتیەک ئەدیب و ڕوشنگەر و بەرگری کارێ دادپەروەریە جڤاکی و نەتەوەیی دژی بازرگانی کرن بە ئاینی و خەیاڵ و خوڕافاتان ڕادوەستە. عەبدوڵڵا مەلا کەریم پێنجوێنی لە ساڵا 1881 لە گوندێ بێستانە لە دەڤەرا پێنجوێن ژە دایک بە، ئەدبیتە ستێرە گەش لە ئەسمانێ کوردستانێ. لە گوندی بیستان سەر بە شارەدەی گەرمک سەر بە قەزای پێنجوێن یەکێک لە مامۆستا ئاینیە زۆر بە قەدر و گرانەکان ناوی مامۆستا مەلا کەریمی بیستانە. مامۆستا مەلا کەریم یەکێکە لە خانەدانە خواپێداوەکان کە مەراسیمە ئاینیەکان و پێشەوایەتی ئاینیەکە لەم گوندەوە. 5 کوڕی هەیە، بچووکترینیان عەبدوڵڵایە کە لە ساڵی 1881 لەدایک بووە. عەبدوڵڵاگیان کوڕی خۆم، من تۆم هێناوەتە ناو حوجرەوە، ئەمەوێ فێری دەستوری حوجرەت بکەم، ئەمەوێ فێری زمانی عەرەبی بیت بۆی لە قورئان تێبگەی، ئەمەوێ هەتاکو فێری قورئان ببی، ئەمەوێ لە دوا ڕۆژدا ببیتە کەسێک کە هەموو کورد شانازی پێوە بکە. بەڵێ باوکم منیش پێم خۆشەوەکاری. ئەی دەست خۆشە عەبدوڵڵاگیان ئافەرم، ئینشەڵڵا ئێستا دەست پێکەین باشە. عەبدوڵڵا هێشتا گەلێک زارۆک بوو دەمێ لە دەف بابێ خوا فێری خاندن و خاندەواریت بوو، بەلێ بابێوی ئەچیتە بەر دولوڤانیا خودێ ئەو هەر بەردەوام بە لەسەر پێیگەهاندنا خوا. عەبدوڵڵا هەر لە تەمەنی مناڵیەوە لە خزمەت باوکیا و لە بەردەم ڕیشی مبارەکی باوکیا تانی نۆخەکانی تۆزێک ڕقە بن، خەریکی فێربوونی پیتەکانە بێت، بەڵام بەداخەوە لە تەمەنی 5 ساڵی بەدواوە باوکی کۆچی دوایی یەکات ئیتر بەجێ یەڵێ و ئەمێنێتەوە بۆ ڕۆژگار لەگەڵ براکانیە. عەبدوڵڵا ئەو بۆ ئاوا خەفەت و بێتاقەتی هەیە؟ خۆ دەزانی باوکمان مردووە بێتاقەتی باوک. عەبدوڵڵای گیان خۆ دەزانی مردن لە ڕێگەی هەمومانە، ئەبێ هەموو نەفسێ بمرێ و ئێمەش بە تەواوی بچینەوە خزمەت پەروەردگار. من برا گەورەتم و هەم ئەبمە باوکیشت و لە ڕوانگەی خوێندنەکەیشی پێ تاواکەم، هیچیش بێتاقەت مەبە. دژیە 10 ساڵاندا لە دەف برای خۆی مەزنترێ درێژە پێدانێ بخوێندنا خوا دەدات، وەک زارۆک پەڕوش و شەیدایە زانین و زانستێ ئەتهێتە بەرچاف. لە سۆزی خواوە برایەتی نێوان ئەم خێزانە بە جۆرێکە کە مامۆستا مەلا ئەحمەدی شەفیق کە برا گەورەکەیەتی و لە هەمویان گەورەترە ئەبێتە هەم باوک و هەم برا گەورە و ئیتر عەبدوڵڵا لە خزمەت ئەوە سەرەتاکانی قورئان و حونجە و پیتەکان جارێکی تر و وردە وردە دەمبردن بۆ عیلمەکان و زانستە شەرعیەکان دەست پێەکات. ژیێوی ئەدبیتە 15 ساڵ. عەبدوڵڵا ڕۆژ بۆ ڕۆژ گەشەکردناویە هزری و ئەدەبی و معریفی زێدەت بە، لەسەر ڕێچکە خوێندنا خۆژی بەردەوام بە، لەوە هێدی هەست بە گەلێک مژارێن هەستیار دکە. بۆ سەردەمە ئەو ئەڵێ ئەو وشیاری لاگرنگ بۆ خۆناسین خۆ بناسیت بۆ ئەڵێ بۆچی ئێمە
ینی زمانی خۆمان لاگەن بۆ بە زمانی خۆمان نەخوێنین بۆ ئەو سەردەمە هەندێ لە خەڵکان پێیان وا بۆ زمانی کوردی کەی زمانە عەرەبی و فارسی و تورکی ئەمانە زمانن لە شەعرا ئاماژەی پێکا. جۆرێک لە بەهرەمەندی و بلیمەتی تیا دەرکەوت بوو لە دەرکردن بە کێشە کۆمەڵایەتیەکانی دەوروبەری بۆیە ئیتر لەگەڵ هەڵکشانی تەمەنیا هەزر و بیر و بۆچوونەکانی جیاواز لەو وەچە و جیلەی کە خۆی تایە ئەژیا ئەم بە فراوانتر و بە ڕووناک بیرانەتر ئەیڕوانیە دنیا و فکری فراوانە بوو لەگەڵ بەرەبەرە خوێندنی زانستە شەرعیەکانە. دژیە 20 ساڵیدا عەبدوڵڵا بەرەف سابلاغ و سەقز و بووکان و مەریوان دچە ji بوو مەبەستا درێژە پێدان بخوێندنا خوا و خۆ بگەینتە زاناین بلیمەت و بناو و دەنگ لە ڕۆژهەڵاتە کوردستانê. مفتی وەکو زۆر خوێنەواری و سەردەما ئەچیت لە مزگەوتەکانە مزگەوتەکانی شارەکانی کوردستان ئەیان خوێند. مفتیش شار بە شار گەڕاوە بۆی زانستی جیاواز بهێنێتە دی. بۆ ئەو مەبەستە چەند شارێکی ڕۆژهەڵات و باشووری کوردستان گەڕاوە بۆ ئامانجا. وەک هەر کەسێکی تری شەیدای زانست و زانیاری وەک هەر فەقەیەکی تر ئیتر عەبدوڵڵا دەسەکاک بە گەڕان بە دوای عیلمەکانە بۆیە بۆ دەستکەوتنی زانستەکان گەلێ شوێنی کوردستان ئەگەڕێت یەکێک لەوانە کە ئەچێتە سابڵاخ و مەهابات و سەقز پاشان دێتەوە بۆ سنە پاشان دێتەوە بۆ مەریوان مدەتێک لە لای خزم و کەسوکار و کە ئەو کاتەیش مەلا ئەحمەی شەفیقی برای چۆتە ئێران و لەوێ لە گوندی و لە ژێر مامۆستای ئاینیە لە خزمەت ئەوە جارێکی تر بە یەک شادە بنەوە و دووبارە لە خزمەت مامۆستایانی ئەو سەردەما یەک بە یەک زانستە شەرعیەکانە خوێنێت. چیت بوو بیارە لە دەف مەلا عەبدولقادرێ بیارەیی ئەدبیتە قوتابی و فێری زانین و زانستەک باشت بە ئەف مامۆستایە ناسناوێ مفتی پێنجوێنی پێت بەخشە وەک ڕێزگرتن بوو لێهاتووی و زیرەکیاوی مهلەتا زانستن شەرعیژی لەسەر دەستێوی وەردگرە. مامۆستا مەلا عەبدولقادری بیارە لە قەبی مفتی ئەداتێک کە ئەم ناوی عەبدوڵڵایە و مفتی شاری سنەیش کە لەو کاتا کۆچی دواییەکە ناوی مامۆستا مەلا عەبدوڵڵایە. مامۆستا مەلا عەبدولقادرە فەرمێ جا ئەو مفتیە کۆچی دوایی کردووە ئەمە بلیمەتێکی تر کە زۆر زیرەکە ئەمە ئەبێتە مفتی. ئیتر لەوەوە نازناوی مفتی پێوالکێ و پێنجوێنیەکەیش وەک ئەوەی کە خۆی خوێنی ئامێزانی پێنجوێنە مفتی پێنجوێنی ئەبێتە لە قەبی سەرتاسەری. مفتی پێنجوێنی کانیکن مێشکێوی ئەتپەقن و ئەدبیتە کەسێک ڕۆشنگەر پشکێک لێ چینا مەلا و شێخ و ئایندارێن ئاسایی و هزر و بیرێن وی پەسەند ناکەن دەست بدژاتیاویتکەن بڕێکێن جودا جودا. مفتی پێنجوێنی ئیتر وەک زات و کەسایەتیەکی تایبەت دەرەکەوێت چونکە جەنگی جیهانی تەواو بووە و سەرکەوتنی شۆڕشی ئۆکتۆبەر لەلایەک و لەلایەکی تر ئەو گۆڕانکاریانەی کە لە دنیا و لە فکری دنیا ڕوویداوە مفتی لەم ناوچەیە جیاواز لە جیلەکەی خۆی وەک کەسێکی منەوەر وەک کەسێکی ڕۆشنبیر وەک کەسێک کە باوەڕی بە ڕێنیسانس هەیە لە فکری خەڵکە دەرەکەوێت. ئەم دەرکەوتنەی مفتی لای هەندێک کەس لە هاوشانەکانی قبول نییە و بە دڵیان نییە. مفتی پیاوێکی ڕازگۆ بوو لەگەڵ خۆی و لەگەڵ خەڵکیشە
بۆ نمونە بە کچەکەی ئەڵێ لە وەسیەتەکە ئەڵێ کچم من تۆ نام بە پیاوێکە دەوڵەمەند بێ و گرنگەوەی من چۆن کوڕەکەم بەدڵی خۆی ژن بێنێ ئەبێ تۆش ئەبێ ڕازیبی بەو کەسەی ئەو کەسە بوێت ینی بۆ سەردەما لە چلەکانە ئەمە ینی هەنگایەکی زۆر پێشکەوتوانەیە و چەند شعرێکی تەرخان کردووە کە لەگەڵ کچەکەیە گفتوگۆکە. عليك السلام ورحمة الله وبركاته. يقع بخير. فرموا. شباب. بۆچی دانیشتی لێرە؟ والله بڵم چیکار حاجی ئەمە واز لە مەلایەتی بێنم شوێن کار و کەسابات کەوم بمە ئیشی تویتن کڕین و تیتن فرۆشی بکەم. دیڤدا مفتی پێنجوینی ئەدگەهتەوێ باوەڕێ کو مەلایەتیە و ئاینی نەکەتە ژێدەر ji bo bijêwê jiyana xwe lewra biryarê dided ku dest li karê melatiyê helbigire û bibîte kesek kasibkar û xwedî hizrek azad. مفتی پێنجوێنی لە ڕاستیە بووە بە مەلاو ئیجازەشی وەرگرتووە بەڵام مفتی پێنجوێنی ویستوێتی سربەخۆ بێ لە فکرا بۆ ئەوەی سربەخۆبی لە فکرا ئەبێ سەرچاوە دارایەکەش سربەخۆ بێ. مفتی بۆ مەبەستە مەلایی نەکردووە و لە شعرێکیشە ئاماژەی پێیەکا کە بۆ نەی کردووە ویستوێتی بە سربەخۆیی بمێنێتەوە لە شعرەکەی ئاماژە بەواکە کە خۆی و با و باپیرەشی خوێنەواری و سەردەمە ئەبووی بە مەلا بەڵام ئەوەڵێ من ئەو پیشەیە ناکەم و بە هوشیاری ژەوەی نەکردووە بۆ ئەوەی بەسەر بەخۆی بمێنێ لە فکرا ئەو ئامانجی کە بۆ خۆی داناوە لە ژیانیا بەردەوامی پێ بدە. مفتی پێنجوێنی وەک کەسێکی ڕۆشنگەر پاش بنیاتنانی خێزانی خۆی لەناو پێنجوێنە وەک باو باپیری پیشەی مەلایەتی ناکات و بڕیارەدات کە بە ڕەنجی شانی خۆی بژێنێت بۆ ئەوەی کەسایەتیەکی دیار و ئاشکرای هەبێت بۆ ئەو فکرێکە هەڵی گرتووە و ئەکەوێتە هاندانی خزم و کەس و کار و گەنجەکانی پێنجوێنیش کە ئەو کات لە دەور و پشتی ئەبن و هەوڵی ئەوەدات کە بە بیرێکی منەوەرانە بتوانێت کە هانیان بدا بەرە و عیلم و زانست و زانیاری سەردەم ململانێ و کەڵکەڵەی بۆ دروسە بێت لەگەڵ ئەوانەی کە لە ڕووی زانستیەوە دەرەقەتی نایەن و فکریان وەکو ئەو نییە بۆیە تووشی ململانەیە بێت هەندێک جار ناوناتۆرە و لە قەوی خراپیشی لێ ئەنێن لە مەلاکانی دەور و پشتی هەندێکیان ئەلبەت هەمویان نەچونکە هەندێکیان زۆر خۆشیان ویستووە و زانیوانە کە کەسێکی منەوەرە. ئەدگەل کاسبیاخوا ئەندێشەیاویە شعری ڕۆژ بۆ ڕۆژ ئەپهێز دەبە ئەدبیتە خوادی چەندین دەستنویس ئەدبیاوێ شعریدا بەلێ ئەو دەما پێنجوێن ئەتهێت سۆتن دکانە ویژی شناف چیت و چەندین هۆزانên ویژی شناف دچن. بەشێکی زۆری شعرەکانی هەوڵی وشارکردنەوەی کۆمەڵگەی کوردیە بۆ سەردەمە هەندێک لایەنی شعرەکانی هاندانی بەشداری ژنە لە کۆمەڵگەی کوردەواری ئەو سەردەما ئەمەشی بە شێوەیەکی پراکتیکی کردووە بۆ دەربڕینی فکر و هزری خۆی و هاندانی جەماوەرەکەی بە قسە خەریکە بە بەردەوامی بەڵام لە پەنای ئەمەوە هەوڵ ئەدات کە بە داڕشتنی شعر کە لەو سەردەمەدا یەکێکە لە ژانرە ئەدەبیە زۆر جوانەکان و دەسەکات بە داڕشتنی شعر وەکو یەکێک لە پایە بەرزەکانی ئەدەبی کوردی. پێنجوینی پشتگیریە شۆڕشێن شێخ محمود حەفید مەلیکێ کوردستانێت کرد دەسهەڵاتە وی سەردەمیە عێراقی ژی بە هەبوونا مفتی دڵخۆش نەبوون لەوڕا دەستە سەردکەن و سزا ددەن ji aliyê darayî ve. مفتی پێنجوێنی پشگیری شێ مەحموود کردووە ئەو سەردەمە لەسەرەوە سزایەکی 50 دیناری ئێن 50 دینار بۆ ئەو سەردەمە بۆ ساڵی 45کان پارێکی گەورە بووە
و دەرامەتی مفتیش بۆ ئەویش هەر زۆر بووە. دواتر ماوەیەکی کەمیش زیندانیە کرێ لەسەر ئەو بابەتە. شۆڕشی شێخی نەمر بەردەوامە و شێخ تەشریفی هێناوە بۆ ئەم دەڤەرەی پێنجوێن و لەم دەوروبەرایە، بۆیە مفتیش وەکو منەوەرێکی نیشتیمان پەروەر، وەکو ڕۆحێک و بانگەوازێکی کوردایەتی کات دەرەکەوێت، هەمیشە لەلایەن دوژمنانەوە جێی پەنجە بۆ درێژکردن و جێی ئەوە بووە کە ئازاری بدەن، بۆیە ئەیگرن و ئەشکەنجەی ئەدەن و سزای ماڵیشی بەسەرا ئەسەپێنن لە حەقی ئەوەی کە پشتیوانی لە شۆڕشی کورد و کوردایەتی یەکات. لە ساڵا 1946 ئەو دەما کومارا مەهاباد هاتی دامەزراندن، هەرچەندە ساخلەمیا مفتی یا باشی نەبوو، بەلێ خۆشەویستیاوی بۆ خاک و وڵات و نیشتیمانێ خوا وەلێ کرد کۆ بەشدار ببیت دەسەر بەخۆبوونا کوردستانێدا. مفتی پێنجوێنی کە کۆماری مەهاباد دامەزرێ، ماڵ و مناڵ بەجێ هێڵێ بۆ ماوەی نزیکەی 6 مانگ ئەچێتە ڕۆژهەڵاتی کوردستان. لەوێ وردەکاری بەشداربوونی نازانین چۆن چی کردووە، بەڵام لەوێ بەشێک بووە لە خوێنەواری ئەو سەردەمەی کۆماری مەهاباد و دواتر بە ناومێدیکی زۆر کە ئەگەڕێتەوە و دوای ڕوخانی کۆمارەکە ئەگەڕێتەوە لە شعرێکە شینێکەکە بۆ ئەوەی کە بینوێتی. ئەم پیاوە منەوەرە ئەوەندە عشقی نیشتیمان و نەتەوەکەی لە دڵیایەتی بەردەوام لە بیر و لە خەباتایە بۆ دەربازبوونی میلەتەکەی بە هاندانی گەنجەکان و بە ڕۆشنکردنەوەی فکریان و هەل لە سەروبەندی تەواوبوونی جەنگی دووەمی جیهانی و سەرهەڵدانی کۆماری کوردستانە لە پێنجوێنەوە بە پێ خۆی ئەگەیەنێتە مەهاباد و لە مەیدانی چوارچرا شعرێکی بەناوبانگی بە ناوی ئاڵای کوردستانەوە بەسەر ئاڵای کوردستانە هەڵیداوەکە شعرێکی زۆر بە پێزە کە ڕەمزی ئەوەیە کە هەمیشە شانازی پێوە بکرێت. چەندین هوزانên نەتەوە پەروەری بۆ کۆمارا مەهاباد ئەتنەویسە، دێ گۆڤارە هەڵاڵەدا پارڤەتکە پشتی کۆمار تێک چیت جارێک دن ڤەدگەڕێت بۆ پێنجوێن و ڕەوشاویە دەرونی گەلێک تێکچە. کۆمەڵە شعری لەوێت و بەداخەوە هەموو شعرەکانی نەماون، بەس هەندێک شعری ماون کە بە شانازیەوە کە سێری کۆمارەکەکە، بەڵام ئەو شانازی و دڵخۆشی بەداخەوە کە ئەو ماوەی لەوەیە بەشدار بووە لە ینی ڕووداوەکانی بینیوە. دواتر کە کۆمارەکە هەڵەوەشێنرێ دیسانەوە کاریگەری ئەو ڕوخانە ینی کاریگەری دەرونی زۆر گەورەی لەسەر بووە. من دایکم بۆ گێڕاومەتەوە کە گەڕاوەتەوە چەند بە ناومێدیکی گەورەوە کە ڕۆشتووە چەند دڵخۆش بوو کە گەڕاوەتەوە چۆن ناومێد بووە لەو ڕوخانی کۆمارەکە. مدەتێکە من بە مەخفی شیوەن و گریانەکەم، هەر خەیاڵی خاک و قەومی میلەتی کوردانەکەم، ڕوو بە سەحرا سەر ئەنێم و قڕە پێوم پڕ بەدڵ، بێخەبەر واتێ ئەگەن من بێخەمم سەیرانەکەم. لە گۆڤاری هەڵاڵا وەک دەستەی نووسەران ئەکەوێتە کارکردن تایە و یەکێک ئەبێت لەو کەسایەتیانی کە بەردەوام شیعرەکانی سەرنێزە و ڕمن بۆ چاوی دوژمنان و عەقڵی تازەی گەنجانی کورد بە بیری ڕۆشنگەری کوردایەتی زیاتر ڕووناکە کاتەوە. مفتی پێنجوێنی لە وان شاعرایە کۆ پشکەک زۆر لە دیواناوی تایبەتە بە پرسێن نەتەوەی و نیشتیمانی، دلسوزێ هەبوونا دادپەروەریە سیاسی و جڤاکی و دەسەڵاتداری بوو. کوردە لەمەولا هۆشێ بێنە سەر، لادە لە بەزمی بێهودە و سەمەر، تا ئێستا ئاخر بە جەنگ و بە شەڕ چی کەوتە دەستت بە غەیری زەرەر. ئەم ڕۆژە ڕۆژی عەقڵ و زمانە، نەک ڕۆژی شەڕی تیر و کەوانە. بۆ نمونە لە شعرێکە ئەڵێ با پەنابین بۆ خوێندن، با پەنابین بۆ هوشیاری،
ئەو زیاتر هاانیە وایە ئەڵێ ئێمە بە چەک هیچمان نەکرد نێنی لە چلەکانە ئێشتا ئەو ینی شایەتی چەندین ڕووداوی دواتر نەبووە بەڵام لە چلەکانە ئەو سەردەمە ئێوێ خەڵک وشیار کاتەوە باپەنابەرین بۆ هوشیاری باپەنابین بۆ خوێندن ئەوەیەک ئێمە بە پێنووس و بە قەڵەمە توانین بگەین بە ئامانجەکانمان ینی بۆ سەردەمی خۆی ئەمە ڕێچکەیەکی نوێگەری بووە ینی بە هەموو ماناک مفتی خۆی کەسێک بووە لەوانەی کە هەم لە بوارەکانی هاندانی مناڵەکانیە و هەم نامەکانی و هەم هاندانی هاوڕێکانی و هەم هاندانی نەتەوەی کورد بەگشتی وشەی بەکارهێناوە و ئەوەی جێی سەرنجە لە شیعری مفتیە تەنها شعرێکی ئەوەی کە عاشقانە و دڵداری بێت لە بینی ڕەگەزەکانان شعری وای نییە بەڵکو سەرجەمی شعرەکانی بۆ نیشتیمان و بۆ نەتەوەکەی و بۆ بڵاوکردنەوەی فکر و زانیاریە ئەگەر چی لەحزەیەک دەرد و خەم و قەهرم بەبا ناکەم ئیلاهی زۆر شکر ومێدی نانێ من لە شا ناکەم لە سایی زەحمەتی قاش و سەر و شان و دەس و ئەستۆم لە بۆ کەس چاو لەبەر نیم و خەیاڵی ڕێڕیا ناکەم دناوا هوزانên xwe de hana kurokçên Kurd dided bo dezveanîna zanîn û zanistî hemû dema hana nifşên nû dida ku bi serferazî bijîn û etnîbûne vê dabin hem ber krîzên neteweyî û dadperwerî û ayînî جاری وهەیە لە ڕێگای گفتوگۆ لەگەڵ مناڵەکانی جاری وهەیە باسی قەدری خوێندنگە و قوتابخانە چەنە گرنگە بۆ کۆمەڵگە ینی باەخێکی زۆر بە قوتابخانایە هەندێک کەسایەتی شارۆچکەکەی کە ڕێزی قوتابخانیان گرت و هانیەمانایە لە هەموو لایەکەوە گرنگی قوتابخانە بۆ ئەو سەردەما گرنگیەوەی کە کچ بخوێنێ ڕوو بکەنە قوتابخانەکان ڕوو بکەنە زانست و زانیاری و هەمیشە لە شعرەکانیا تاکید لەوە کات کە چیمان لە وڵاتانی تر کەمترە ئێمەش بۆ وەکو ئەوروپا بە زانست و عیلم و عیرفان نەگەینە ئەوەی کە وەک نەتەوەی کورد لە کاروانی مرۆڤایەتی یا ڕۆڵی خۆمان ببینین و دەورمان هەبێت ئەم فکرە نوێی مفتی بۆ ئەو سەردەمە پێش سەردەمەکەی خۆی بووە خەڵکانێک ئەویان پێقۆبوڵ نەبووە دژی وەستاون و تانیان لیاوە هەندێک جار پیان و تۆ ئاگرپەرست هەندێک جار پیان و تۆ مەلابابی بە شعریش ئەو وەڵامی و خەڵکانایەتەوە مفتی پێنجوێنی لە پێش سەردەمەکەی خۆی بووە لە زۆر ڕۆ لەگەڵ چەند شاعیرێکی و سەردەما کەوتۆتە شعر مەلایەکی بانەیی بۆ نمونە هێرشە کاتە سەری و سەردەما ئەڵێ حیاچوونە لای ئێوە خەریکە ئافرە دەچێتە خوێندنگە بیستومانە چکە ئەمەی مفتی کردوێتی بۆ ئەو سەردەمە شتێکی نوێ بووە کە کچەکەی هێشتا مناڵێکی تازە پێگەیشتووە لە 8 ساڵاندایە لە دوکانەکە بەردەسی ئەکات بەڵام بەیانیان ئەینێرێتە قوتابخانە بۆ خوێندن و فێری ئەوەیە کات کە چۆن هانی ڕەفیقەکانیشی بدات لە بواری خوێندنا و لە ڕێی ئەوەوە بتوانن ژنانیش بێنەکایەکەوە بابەتی ئافرەت ژن بۆ ئەو گرنگ بۆ لە کۆمەلگا ئەو ویستوێتی ئەوان بەشداری سەرەکی بن شان بەشانی پیا و وەڵامی خەڵکی شایەتەوە لەسەرەوە بۆیە دایکمێکێ بۆ لەوانەی کە یەکەم کەس بووە لە ساڵی چلەکانە چۆتە خوێندن نەک هەر خوێندنیش بۆ ئەو سەردەما دایکم لەگەڵ باپیرما بێک و ئیشیان کردووە لە دوکانەکەیە باوەرە مفتی پێنجوینی وەسا بوو ببێ هەبوونا نەتەوە و نیشتیمانی ئەوی هیچ ڕامانێک دناوا ژیانێدا نینە ئەف هەستە بڕەنگێکێ گەلێک ئاشکرا دناوا هوزانên wî da ڕەنگڤەدان هەیە هەمیشە بیری لەوە کردوتەوە کە بوونی خاکی بە پێتی وەکو کوردستان و بوونی میلەتێکی وەکو کورد خاوەن مێژوو و ئەگەر هاندانی گەنجەکان هەبێ و بتوانن خۆیان چەکدار بکەن بە عیلم و سەنعات ئەتوانن وڵاتێکی ئاوەدان و نەتەوەیەکی سەربەرزمان هەبێت لە کاروانی مرۆڤایەتیە ینی هەموو ژیانی لە ئاخوداخێکی زۆرە بووە ینی دایکم هەر بۆیە جێڕامەوەی دایمە بەدەم ئیشەوە شەوان تا درەنگ خەریکی تووتن بووە ئەوی کە هەر ئاخی گوێ لە بۆ دایکمی دایمە ئاخێک لە دڵیا بوو مفتیە شاعر
لە ڕوژا پازدەی حوزەیرانێ لە ساڵا 1952 لە سلەیمانیە کوچا داویەت کات تەرمێوی ئەدبەن بۆ پێنجوێن لە گۆڕستانە حاجی شێخ بخاک ئەتهێت سپاردن. ئەگەر مردم تکایە گردی سەیوان ماڵ و قەبرم بێ، گەڵای ئەو دارە جوانانە لە جێی سابات و کەپرم بێ، تکاکارم لە ئاخردا لە قاپی حەزرەتی یەزدان لەگەڵ یارانی هاودەم هەردەوێ مەیدانی حەشرم بێ. وەسێتی کردبوو لە شاری سلێمانی بنێژێ، بەڵام ننکم پێی ناخۆش بوو وتبووی ئەو وەختە هاتوچۆ زەحمەت بووە تۆ لە پێنجێنەوە هەموو جارێ و سەردانی قەبر ئێستا شەر هەیە بەزە وەختە زۆر خەڵک پابندتر بۆ پێوەی لەبەرەوە بڕیاریاوە بگەڕێنرێتەوە لە پێنجێن نێژراوە دینە خۆی بە شەعر موفتی داواکە لە گردی سێوان بنێژێت. Thank you.